بەڵێ کاگلیز لە بەرگریکار پێویستی بە سێ بەرگریکارە بە حەقیقی بەڵێ سێ بەرگریکار ئێستا ناوەکانش پێ دەڵێم بڕواناکەم بارسا لەو سێ باشی دەست بکەوێت بەو پارێکی هەیەی باشە یەک لە بەرگریکارەکان دوو بەرگریکاری دواوەیە ماتان بەعڕی پێدەن قەلب دیفاع بەڵێ باستۆنی ڕاستە لە تاوەکو گفتوگویەکی بەردەوام هەیە گفتوگویەکی بەردەوامی ڕاستە لە پاشکۆی مۆندیال کارتی سووری وەگرێ بەڵام و یاریزانە زۆر بەڕۆحی دیاری دەکەوت تەمەنیشی زۆر لەو گەورانە ناڕە یعنی هیچ سەلەسەر یەکێکی لە بەرگریکارە باش و بەڕۆحیتەکان نرخەکەشی نزیک دەتوانێت بارسا ئەگەر باستۆنی ڕازی بکە بە 6 میلیۆن بتوانێت بیگوازێتەوە 6 میلیۆن یاریزانی دووەم سێنسەیە ئی بۆرمۆت بۆندەکەی مانگی 6 لەگەڵ بۆرمۆت تەواو دەبێت یاریزانێکی ئەرجەنتینی زۆر باشە بە بڕۆی من بارسا پێشتریش لە چاوی لە یاریزانە بوو بەڵام لیڤەرپول ئێستا دەستێوەردانێکی کرد بۆ یاریزانە ئەگەر بارسا بتوانێت ڕازی بکە سێنسێ ئەگەر بە شێوەی سەرەکی ژاری نەکات یەدەگێکی باش دەبێتن چونکە جێڕە مارتن بالەبی نەکەین ئەو ساڵ لەوەتی هاتوۆتە دواوە زۆر باشە دەتوانێت پشتی پێبەست بە سێنسێ و لە بەرگری ڕاست کاگلیز لە شوێنی کۆندێ یاریزانێک هەیە بە ناوی لە بروسیا دۆرتمۆندا ڕیسن یاریزانێکی نەرویزیە تەمەنی 28 ساڵە ئەو ساڵ چادە ئەسیستی لەگە دۆرتمۆندەیە لە بۆندسلیگا خاوەنی چادە ئەسیستە ڕیسن یاریزانێکی زۆر باشە و هانزی فلیک زۆر لە مێژە چاوی لەو یاریزانەیە و حەز دەکا بیگوازێتەوە بۆ بارسا و ئێستا ڕیسن بۆ بارسا باشترین بژاردێ لە بەرگریکار ئەو سێ بەرگریکارە بێنام کێشێ بەرسا ئەی بۆ هێلی ناوەڕاست کەسی پێویست نییە بەڕای من بۆ ناوەڕاستی کەسێکی پێویست ئەخر باشە یەک شت هەیە لێرە ئێمە بینیومانە پێدری بێ دیۆنگ زۆر باش نەبووە دیۆنگ بێ پێدری زۆر باش نەبووە نابێت کەسێکە بێ لە شوێنی ئەوان من کە دەڵێم پێویستە یاریزانە نەبێنێ باسی ئەو توانایە دەکەم کە بارسا هەیتی چەند یاریزان دەکڕێت ناتوان یاریزانێکی ناوەڕاست سوپەر بکرد ناتوان هەموو یاریزان زۆر باشە ڕاشفۆردمان بەڕێ کرد لیڤاندۆڤسکیشمان بەڕێ کرد چێ بکڕێ یەک یاریزان چێ ئەلڤارێس بۆ ئەلڤارێس بەس ئەلڤارێس بێنە کێشەی بارسا بەتەواوی یعنی لەو باوەڕدای بەرشلۆنە تاقەت توانێت هەبێ 100 میلیۆن یۆڕۆ بە یەک یاریزان بدات هێرشبەر کاگلیز ئەخر باسیەوە دەکەم کە کۆندێ بفرۆشێ باشە لیڤاندۆڤسکی بفرۆشێ و ڕاشفۆردیش دەگەڕێنێتەوە ئەنی پارەی عەقدەکەی ناداتن و پێویست هەندێک کۆمەڵی یاریزانی تریش بفرۆشێ دەتوانێت بە کاگلیز خولی ئیسپانی بردۆتەوە ئەو ساڵ کاسی سوپەری بردۆتەوە شای سوپەر ئیسپانیا بردۆتەوە ینی توانی ئەوەی هەیە کە یاریزان بێنێتە بۆچی ناهێنێتن و کامپنو ئەو ساڵ کراوەتەوە ینی ئەو گلێ نەما یامە بڵێن ئەو باشە پێ دوایە ئەلڤارێس دێتە بەرشلۆنە 100 میلیۆنەکە واز لێ بێنە زای پاریس سان ژێرمانیش ئێستا چای بڕێتە ئەلڤارێس یەکی زۆر حەز دەکات ئەلڤارێس باشێتەوە بەڵام حەز دەکەم ئەلڤارێس باسای زۆر خۆش دەوێت حەز دەکە بێتە بارسا